پێکەی. لە سەراستی دووەم مامەسا مەلا ئەحمەدی ڕەحمەتی کادیر و هەڵسوڕاوی حیزبێکی سیاسی مولتەزیمی ئەم کوردستانەیە کە کۆمەڵی ئیسلامیە پێمان وایە غەدرەکە چۆن لە کۆمەڵی ئیسلامی کراوە ئاواش لە ئیدارە و لە خەڵکی سنووری پشدەر کراوە. لەسەر ئاستی ئەوەی کە پێی دەگوترێ غوربەت یا غەریبی، ئێمە خەڵکی پشدەر خەڵکێکی میوان دۆست و غەریب دۆستن، هەرچەندە مامەسا مەلا ئەحمەد سەلماندی بە وەسیەتەکەشی کە غەریب نییە و خەڵکی ئەو پشدەرەیە مردنەکەشی قەبرەکەشی گۆڕەکەشی هەر لە ناو ئێمەدا دەبێتەوە یەکێکە وەکو خەڵکی ئەو پشدەرەی پێمان وایە ئەگەر کەسێکی پشدەری بایە کەسێک بایە بە کوشتێکی جۆرێکی کە بایە پێمان وایە تەبیعیتر بوو لەوەی کە کەسێک لە ناوچەی ئاکرێ و لە شوێنێکی تری ئەم وڵاتەوە بێ و لێرە بەقەدرێکی گەورەوە بکوژرێ ئێمە بە تەبیعی نازانین. هەرچەندە کوردستان هەمووی هەر کوردستانە، لێرە بی لە بادینان بی لە گەرمیان بی لە کەرکوک بی لە هەر کوێ بین لە مووسڵ بین ڕاستیەکەی، بەڵام فەرقێکی هەیە. ئەو یەکەم جار لە ساڵی 2003 هاتووە لێرە بە غوربەتی هاتوۆتە باوەشی گەرمی خەڵکی ئێرە. ئێمە ئەوە چەند ئاستەکانی کەی تەسیری هەیە، ئەوەندەش ڕاستیەکەی ئەو غوربەتەی کە لێرە بووە بۆ ئێمە باین نیگەرانی و داخە. لەسەر ئاستی ئەمنیش، لەسەر ئاستی سیاسیش، لەسەر ئاستی بە تایبەتی ئەوەی کە پێی دەگوترێ معادلەی ئەمنی، کوشتنی کاک مەلا ئەحمەد نەکوشتێکی تەبیعی بوو، نەمردنێکی ئاسایی بوو. ئەمن و ئاسایش و ئارامی کۆمەڵگای لەو پشدەرە و تەنانەت لە کوردستانیش پێم وایە تێکدا و دەنگدانەوەیەکی زۆر گەورەی هەبوو. ئامادەبواری بەڕێز ئێمە لەسەر هەر چوار ئاسەکە جێگای نیگەرانیمانە، مای نیگەرانیە. من دەمەوێت لێرەدا ئاماژە بەخسەکانی مامەسا محەممەد حەکیم بدەم، ڕاستەکەی دەستی خۆش بێ، پێم وایە باشی پێکە. ئێمە دام و دەستگاکانی ئاسایش و شۆرتە و جیهازە ئەمنیەکانی خۆمان ڕاستپاردووە بۆ ئەوەی تەحقیقێکی ود بکرێ، هەرچی مولابەسات و تەداعیاتی ئەو کێشەیە هەیە بۆی بیدۆزینەوە. من لەو بوارەدا داوا لە کۆمەڵی ئیسلامی و لە کەسوکاری مامەسا مەلا ئەحمەدی ڕەحمەتیش دەکەم بۆی هاوکارمان بن، بۆ ئەوەی بە هەڵەدا نەچین ڕێڕەوی تەحقیق بە شێوەیەکی وا بڕوان کە لە ئایندەدا بتوانین نەتیجەیەکی مرزی ڕازیکەر بۆ هەموو لایەک بەیان بکەین، بە تایبەتی بۆ کەسوکاری مامەسا مەلا ئەحمەد و کۆمەڵی ئیسلامیش. ئەوەی کاک مامەسا محەممەد حەکیم باسی کرد، ڕاستیەکەی ئێمە بەبێ گوێدانە ئەوەی کە چ سروشتێکی سیاسی هەیە یا کۆمەڵایەتی هەیە، ئێمە پێمان وایە لە کووردا یەک ئەمن هەیە، یەک ئاسایش هەیە، ئەویش ئەمن و ئیستیقراری کۆمەڵگایە. جا ئەو ئەمن و ئیستیقرارە، ئەو ئاسایشی و ئارامی کۆمەڵگایە کوشتنی سیاسی بیشێوێنێ، کوشتێکی کۆمەڵایەتی بیشێوێنێ. لە لای ئێمە معادلەی ئەمنی هەر معادلەی ئەمنیە. زۆر بەداخەوە ئێمە پێمان وایە کۆی واقعی ئەمنی لە هەرێمی کوردستان خەلەلی بنیادی هەیە، کێشەی گەورە و قوڵی هەیە کە پێم وایە ئەوە وردە ینی تەداعیاتەکانی یا ئەنجامەکانی دەکەوێت لێرە و لەوێ و لە شوێنەکانی تری کوردستان بۆ خۆتان دەزانن کە ناو بەناو ئەم حاڵەتی ئەمنی سیاسی هەمی ئەمنی کۆمەڵایەتی زیادیان کردو و سەریان هەڵداوە. پێمان وایە ئەو واقعە ئەمنیە پێویستی بە دەستکاریەکی قوڵ و جەوهەری هەیە بۆ ئەوەی کوردستان تووشی ئەو فەلەتان و ئەو پەشێویە نەبێ کە خوا نەخواسە یعنی وا بکە شیرازەی کۆمەڵگات تێبچێت و ئەمنی گشتی بکەوێتە خەتەرەوە. ئێمە دڵنیاتان دەکەین ئەوەی کە لێرە ڕاستە کابرا دەربازی بووە، بەڵام ئێستاش مولابەساتی و دەکاریەکانی دەکرێ، ینی بە شێوەیەکی وا ئیشی لەسەر بکەین، نەتیجەکانی بە شێوەیەکی وا دەربکەون یا بیدۆزینەوە بۆ ئەوەی لە دوجاردا ئەوە ببێتە ئیجراتێک کە خەڵکی کەس نەتوانێت بەو شێوەیە ڕاستەکەی بێ بەبێم نەتانە بەبێەوەی سەڵکاتەوە، بەبێ ئەوەی ئیجراتی پێویستی لەگەڵدا بکرێ بۆ ئەوەی جاریشکە کاری لەو بابەتە دووبارە نەبێتەوە. من بە ناوی ئیدارەوە جاریشکە فرسە و سەرخۆشی لە کەسوکاری کاک مەلا ئەحمەدی ڕەحمەتی و هەموو ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی دەکەم. ئینشاءالله خوای گەورە کاک مەلا ئەحمەدی ڕەحمەتیش بە بەهەشتی گەورە بەری شاد دەکات، بە گەورەی خۆی ئەفوی دەکات. لە کۆتاییدا ئارامی بۆ گیانی
کاک مەلا ئەحمەدی ڕەحمەتی و سەبووری بۆ کەسوکاری بۆ هەموو ئەندام و لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی جاری چکە سپاسان دەکەم و ئێوەش هەر لە ئەمانەتی خوای گەورە دابن.